ئەم کاتان باش بینەران و بیسەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی فریدام بە بەرنامەیەکی دیکە لە هێڵی سێگەیشتنەوە خزمەت ئێوە. ئەم شێرکۆگەنجی لە هەرێمەکانی پاراستنی مێدیا میوانداریمان کردو لە بەڕێز ئارماژ ئاری ئەندامی ئەنجومەنی ڕێوەبەری کۆدار بۆی کە سەبارەت بە مژاری ئەو بەرنامە کە دەربارەی کولتور و فەرهەنگە قسام بکەین. گەلۆ کولتور و فەرهەنگ بۆچی گرینگە؟ بۆچی دەبێژن ناسنامی هەر میلەتێک کولتور و چاند و فەرهەنگی ئەو میلەتەیە؟ گەلان چۆن دەڕوانە کولتوری خۆیان؟ شەڕی کولتوری یا جەنگی فەرهەنگی چییە؟ ئەو پرسانە و پرسایەکی هاوشێوە تاوتۆ دەکەین لەگەڵ بەڕێز ئارماژ ئاری. لەگەڵمان بێنەوە. بەڕێز ئارماژ زۆر زۆر بەخێر بێم بۆ بەرنامەی هێڵی سێ. بۆ دەستپێک بۆ سەرەتای بەرنامە کولتور وەروەک دەزانن مژارێکی هەم گرینگە هەم لەگەڵ ئەوەش مژارێکی بەرفراوانە دنیو کۆمەڵگای ئەم کوردەواری هەم دنیو کۆمەڵگای گەلانی ئێراندا. بۆ سەرەتا توانم ئەو پرسەدانی بکەم گرینگی کولتور چییە و بۆچی ئەوەندە بەحسی کولتور و فەرهەنگ دەکردرێ؟ سەرەتا خۆشحاڵم کە لەم بەرنامە بەشدار بووم. سڵامەیە بۆ بینەران و بیسەرانی پرۆگرامەکەتان و هەروەها تلڤیزیۆنی فریدۆم. بگومان پرسێکی گرنگە، خاوەن نرخ و بایەخی جیاوازی هەیە. ئێمەڵێن بەحسی فەرهەنگ کولتور چاندنی. ئەمە خەڵک یا مرۆڤ بەعام لەگەڵ ئەو پێوە لەگەڵ ئەو کەلیمە زۆر غەریب نییە. یعنی لەگەڵی ڕاهاتووە، لەگەڵی ئاشنایە، گوێی ئاشنایە لەگەڵ ئەو کەلیمە. پێیفەکە بەشێکی گەورەی لە ژیانی مرۆڤە. بێگومان خاوەن نرخ و ئەرزشێکی جیاوازە، چون ئیسبات بۆ ئەو سەلمێنراوە کە مرۆڤ بێ چاند ناتوانێت ژیان بکە. چۆن ماسیەک بێ ئاو ناتوانێت بژیت، بێگومان فەرهەنگی چاندیش بەشێکی گەورەی، بەشکی هەری ئەساسی، ئەسڵ ئوسوولێکی ئەساسی لە ژیانی مرۆڤایەتیە. بۆیە ئەو ئەرزشە ئەبێ بپارێزرێت. ئەتوانم کورت وەکو دەستپێکی قسەکان ئەوە توانم جووە. باسی پاراستنی کولتورت کرد. یعنی گەلۆ باش ئەو کولتورە کە ئەوەندە گرینگە ئێوە ئیشارەتان پێکرد چۆن دەبێت پارێزرێت؟ ئەمرازی پاراستنی ئەو کولتورە چییە؟ ئایا تەنیا حکوومەتە یاخودی گەل وەک ناسنامە دەبێت خاوەنی دەربکەوێت؟ تۆ باسی حکوومەتت کرد. ئێستا فەرهەنگ ئەگەر جیا لە حکوومەت باسی لێکەن، پێناسەیەکی تازە کە حکوومەت دەوڵەت دەسەڵات چوزانم قدرەت ئەوانە ئەگەر وەلاوەنین و تەنیا بە قەوڵ فەرهەنگەکە بمێنێتەوە، فەرهەنگی عام یا فەرهەنگی توودەیە، خودی ملت، خودی ئەو خەڵکە، خودی ئەو خەڵکە کە لەگەڵ ئەو دابوونەریتە دەژیت. ئێماڵین دابوونەری عرف و عادت تەقالید ئاینزا کۆمەڵێک زۆر شت هەنەکە ئایدی بەشەرن و بەشەر ئەتوانێت بە ڕەنگی خۆی ئیفادە بکە. ئێستا باسی جیاوازە. ئەگەر باسی دەوڵەت بکەین و دەخاڵەتی دەستی دەوڵەت لەسەر فەرهەنگدا بنی، ئەو جار شتەکە زۆر چوزانم چاواشە دەبێت بە پێچەوانە تعریفیەکەین. ئێستا تعریفی ئوسولی و ئەساسی لەسەر فەرهەنگ بێ دەوڵەت بێ دەسەڵات ئەوەیە کە ژیانێکی سروشتی خۆزایی کە مرۆڤ لە دێر زمانەوە وەکو میراثی تاریخی ماواتە ڕۆژی ئەمڕۆژ ئەگەر ئەو شتێکەوە پوختە و ڕۆفتەی خەڵکە بە قۆڵ ئەرزشێک کە لە دێرە زەمانەوە هاتووە و پەرەی پێداوە، پەرەی سندووە، گەورە بووە و داهێنانی بۆ هاتووە، چوزانم ژیانی مرۆڤ پێ بژاوەتەوە، هەل لە قسەوە بگرە، هەل لە زمانەوە بگرە، هەل لە عرف و عادەتەوە بگرە، هەل لە شێوە ژیان بگرە، هەل لە پاراستنی جغرافیاوە بگرە. ئەوانە هەموو حەڵقە گەلێکی بە ئەرزشن کە خاوەن تایبەتمەندی جیاوازن کە ئەو تایبەتمەندیانە هین خودی مرۆڤە، هین خودی کۆمەڵگاکەیە کە ئەتوانێت بپارێزرێت. ئەڵبەت شێوەگەلێکی زۆر جیاوازی هەیە. پاراستنی ئەوانیشە ئەگەر من لە فەرهەنگەکەم ئاشنا بم، لە جۆغرافیەکەم ئاشنا بم، دڵسۆزی بم، چوارچەوەی پاراستنێکی ڕەوایی بۆ دیاری کراوە. هەر زمانەکەمان، زمانی کوردی، زمانی عەرەبی، زمانی فارسی، زمانی ئازاری، ئەوانە هەموو وتم بەشێکی گەورەی لە ژیانی مرۆڤن. پاراستنی ئەوان ئەرکە. من وەکو ئەرک ئەیزانم. ئەگەر ئەو ئەرکە مرۆڤ هەست بەوە نەکا کە ئیحساسی مەسئولیەت نسبەت بە زمانەکەی بکە، بێگومان تووشی کێشە دەبێت، تووشی قەیرانی ڕۆحی دەبێت، تووشی بەحرانی ڕۆحیە بێت.
البته او دستی دولتی لسره دستی سیاستەکانی دەوڵەتی لەسەر ئەگەر ئینسان تووشی ئەبسوردیگی ببێت تووشی ئەنزوا ببێ ئەنزوای فەرهەنگی ببێ بێگومان دیارە دەستێکی و شارتی و شاراوە لە پشتەوەیە. ئێمە دین باسی دەوڵەت دەکەین دەمەوێت ئەو پرسە ئاراستیەوە بکەم بەرز ئارمانج باشە ئێران خاوەن و صاحب وڵاتێکە پەرچاند شاعیر و هونەرمەند و ئەنی گەورە هونەرمەندی باشی تێدا هەیە لەگەڵ ئەوەش هەر بە وڵاتی شعر و ئەدەبیات و هەڵبەست ناسراوە گەلەوە پرسە هەیە دە هەمچین وڵاتێکدا بۆچی دەکردێ هونەرمەندانی ئەو وڵاتی ئاستەنگیان بۆ دروست دەبێ هیندێک جار هەیە دەبینی ئەو ئاستەنگیانە وای لێدێ هونەرە بەڵام دەبینی تهمەتی سیاسێنی دەدرێت بۆچی هونەرمەندان لە وڵاتێکی صاحب کولتوری ئاوە ڕەسەن و دەوڵەمەند و زەنگین دەبێ ئاستەنگیان بۆ دروست یعنی ئەگەر تەنیا باسی ئێران بکەن ڕاستە ئێران وەسعەتێکی جۆغرافیایی زۆر بەرینی هەیە ئێران بەشکی گەورەی لە فەرهەنگی گەورەی ڕۆژهەڵاتی ناوینە ڕاستە بە قۆڵ ڕەگەزێکی ئاریانیکمان هەیە ئاریاین هەموو لەگەڵ خۆر و ئاو ئاگر ڕاهاتوینە ئەو بەشێکی گەورەی لە مەزاهب بڵێن ئۆلوئاینی ئێمەیە کە وەکو دین پێناسە ئەکرێ و مەزهەبەکانی لێبووەتەوە شەریعەتەکانی لێبووەتەوە و بەڵێن ئێرانیش کە وەسعەتێکی جۆغرافی یەکجا بەرینەیە وای ئیشارەم پێ کرد لەبەر ئەوەی کە پێژن غەنای فەرهەنگی کە نەتەوەی زۆری تێدایە پڕ چاندیە فرە فەرهەنگیە فرە کولتوریە بێگومان ئەو پڕەنگیە جاناجان مرۆڤ دڵخۆشەکە لەبەرەوەی تۆ هەموو چەشنێک ئەبینی هەموو چەشنە زاراوە بنزاراوەیەکە بینی هەموو چەشنە سرود و سروشێک ئەبینی هەموو چەشنە ڕیتمی ژیانە بینی لەوێدا ڕیتمی ژیان جیاوازن ئەگەر ئێمە لە ناوەڕۆک بگەڕین لە ڕیشەکەی بگەڕین بەڕاستی ئەگەر ناوەڕۆکەکەی لێ بکۆڵینەوە ژیانێکی سەحراوی تێدایە وتم ئەگەر ئێمە قیاسی لەگەڵ دەوڵەتی بکەین ئەوجا ئەو ژیانە سەحراویە نامێنێ ئێرانیش بەشێکی گەورەیە لەو ژیانە سەحراویە کە بەرێ خەڵکەکانی ئەتنیسیتەکان قۆمیەتەکان لەوێ ژیاون ئێستا باسی ئێرانمان کرد ئێران سیاستەکانی کە پێڕەوەکرێ لەسەر ئەساسی فەرهەنگ چاو لێکەن من یەکشت هەمیشە وتومە ئیسەش ئەڵێم خەڵکی ئێرانی بەتایبەت گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران سیاسەتە کۆنەکانی دەوڵەت هەمیشە لە ڕێی ئابووریوە یا چوزانم خەڵکی خەڵەتاندووە ئەگەر لە ڕاستی بکۆڵین ئەسڵان خەڵکی ئێمە خەڵکی ئێرانی گەلانی ئێرانی خەڵکی کورد کێشەی ئابووریان نییە ئەگەر دەوڵەت وازیان لێبێنە خۆیان ئەژینن یەک مەسئلەیە مەسئلەی فەرهەنگیە ئێرانیش بازن دەوڵەتی بازانی کە لەو نقطەوە لەو کاناڵەوە ڕسوخی کردووە و ئەهوێ چوزانم لە ناو مۆخی کۆمەڵگاکە بدا لە ڕێگەی فەرهەنگیەوە بە پێ سیاسەتەکانی خۆی ئەلبەتە چۆن داڕێژراوە چۆن حەسابی بووەکە لە ڕێی کەناڵی فەرهەنگیەوە وارد دەبێ منی کورد یا خەڵکی کورد کێشەم کێشەی ئابووری نییە وەڵایی کێشە کوشت و کاڵمان نییە خاک و با بڵێن ئاو کەیفێتێکی زۆر عالی هەیە وڵاتی جۆغرافیا کوردستان لەنەزەر ئاوهەوایی لەزەر ئاوهەوایی لەزەر کشت و کاڵ لەزەر کشاوەرزی و دامداری ئەوانە با بڵێن ئاشنانەوە خەڵکە مشکڵی ئێمە مشکڵی ئابووری نیە ئیسە شەڵێم تەنیا مشکڵی فەرهەنگیمانەیە زۆر لە شتەکانمان دزراون وەکو گەلی کوردەژن زۆر شتەکانمان وەکو موسیقی وەکو هونەر وەکو هونەری دەستی چوزانم ئەوان هەموو دزراون بەس سڕایەوە کە دزراوان دیسان هەندێک شت هەنێکە وەکو ئەسڵ ماونەتەوە ئێمە بێ دڵخۆشکەر بین هونەرمەندانە بێ دڵخۆشکەر بن بەوە شتە خامەکانمان ماون بە دڵنیایەوە ێژم بە خۆشبەختانە ێژم کە ئەو شتە خامانان نەیاران با بڵێن داگیرکەران نەیانتوانی بیتزن چون ئەوە لەگەڵ ڕۆحیەتی خەڵکی کوردە هاتووە هونەرمەندان ئەبێت لەوێ ئێمە هەمومان نەتەنیا هونەرمەندان تەنیا تەیفی هونەرمەندین بۆچی ئیسا ئەڵێم ئێمە تەنیا مەسەلەمان هونەرمەندە چون هەنگامێک لە پێش کۆمەڵگایە ئەو هونەرمەندانیش باشی دەزانن باشیش لێ قۆڵبوونەتەوە شارەزان لە بوارەدا خەڵکی کوردی ئێستا گەشتێت ئەو خۆناغەکەی تر شارەزار بێ لە بواری چاندیەوە لە بواری هۆنەرەوە لە بواری فەرهەنگیدا ئێستا ئەو پێش قەدەمیە ئەو پێش دەستیە ئەو پێش کەسوەتیە ئەگەر بیکە هۆنەرمەندانی کوردن باشە ئەبێ هۆنەریتە بپارێزرێت ئێستا چۆن بپارێزرێت
پێویستە بە وتوێژ هەیە پێویستە بە جوڵانەوە هەیە جوڵانەوە ئەبێ هەر هەمیشە هەبێ لە ژیانی ساکت و ڕاکتدا مردن هەیە مەرگەیە مەرگی فەرهەنگ هەیە ئێمە نامانەوێ شاهیدی مەرگی فەرهەنگی ببین ئەبێ ئەو فەرهەنگە زیینوو بدە ئادابتە بە ڕۆژانە فعال بێتەوە ئەویش ئەرکی هونەرمەندانە بەنەزەرم وەکی کۆدار لەنێو پارەدایم ئێوەدا باز لە سیاست دیموکراتیک دەکردێ وەکی لە پێکاتەکانی ئێو تەبعاً کولتورە ئەنێ شتێکی ئێوەش باسوورێ کرد باشە دەمێ پرسیارێکی ئاو ئاراستی ئێوە بکەم دەناو کۆمار ئیسلامیدا ینی بەرێش ئەوە هەبوو ینی موسیقی ئازاد بوو بەڵام دوای ئەوەی کە ئەو کۆمار ئیسلامیاتە سەرکە ئەو موسیقی ئەو بوو ینی قەدەغە کرا وای لێ هات سازەکانیش قەدەغە کرا کۆنسرتەکان ئێوە دەبینن ینی قەدەغە دەکرێت لەگەڵ ئەوەی ژنان هیچ مافیان ینی کاری کولتوری بکەم بۆ شێوازەوانە ئەوەی سیاسیان لێدەن باشە پرسیار ئەوەیە خەڵکیش پرسیار دەکە بۆچی دەبێت کارێکی هوەری دژایەتی ئیسلام بکە بۆچی دەبێت کارێکی هوەری دژایەتی ئەمنیەت و ئاسایشی ملی دەکات ئایا بەڕاستی هوەر دژایەتی ئەمنیەتی نەتەوی دەکات پرسیکی جوان بوو ئێمەش پێشتر ئەیسا ئاماژەم پێ کرد ینی تەنیا کاناڵێک کە ئێران بتوانێت سیاسەتەکانی پەیڕەو بکە لەسەر کۆمەڵگاکەدا مەسەلەی فەرهەنگیە مەسەلەی هونەرە ئەسان هونەر ئەسان بۆ هونەر بۆ مەقولەی هونەر ئەوەندە ئەرزشی هەیە هەم بۆ کۆمەڵگا هەم بۆ دەوڵەت پرسێکی باڵکێشە بۆ گرنگی ئەدەن بۆ ئەبێت لە ڕێگەی هونەرەوە سیاست بکەیت ئەلبەتە هونەر بەشێکی لە سیاسەتە ئەوە ئینکار ناکرێت حەشاڵ نەگرە هونەر بەشێکی لە سیاسەتە فقط هونەر ناو سیاسەتە چۆن جێبگرێ کۆمەڵگا چۆن لە سیاست بڕوانێ ئێستا بەداخەوە تعریفی و پێناسە سیاسەتیش تەنیا لەلایەن کۆمەڵگا وەکو چییە وەکو تەنیا ئایدی دەوڵەتە بینرێت تعریفەکان و ئۆرگانەکانی بنەڕەتەکەی دەوڵەت دامەزنێت لە ئەوە زەن شتیوان نییە ئەگەر لە بنەڕەتەوە بوونە سیاست هەر هەمان شێوەژیانە هەمان دیالۆگی تۆ ڕۆژانەی ئامیانەکە ئەیبینی هەمان ئجراکردنی موسیقایەکەتە ئەوە سیاستە هونەر ئەتوانێت لەو سیاستدا جێ بگرێ فقط سیاست ئەگەر تەنیا هونەر لە مەقولەی سیاسەدا وەکو تعریفی دەوڵەتی چاولەکان هونەر زەربە پەزیرە ئەمرێ ئەخنکێ وتومانە هەر جار ئەگەر هونەر ناو سونەتەکانە حرەکەت ناگان نەجوڵێ هونەریش دەمرێ دەخنکێن سونەتەکان ئەبێ ببوژێنەوە گەورە ببن بگومان ئەگەر ئەوە سیاست و هونەر تێکەڵ بێن بە شێوازی ڕێک و بێ کە ئەوە کاراکتەرەکانی زۆر ینی جودانەکەینەوە تعریفێکی باش لەوە بکەن بگومان تووشی کێشە بن هەم سیاست تووشی کێشە بێ هەم هونەرەکە بۆ خۆی تووشی کێشە بێت پس کەواتە ئەبێت تعریفی جیاواز مختص بە خۆی ئێرا بدرێت و ئەرزیابی بکرێت باشە دیسان ئەو پرسە لێ بکەمەوە کارێکی هوەری بۆ دەبێ دژایەتی حکوومەت بکە ئایا کاری هوەری ئەوەندە خاوەن ئەو ڕۆڵ و میسیونە هەیە کە دژایەتی بکە لە حاڵکدا خودی دەوڵەتیش دەتوانێت لەو هونەرە بە شێوازێکی ڕەنگین و زەنگین بتوانێت دەنێو کۆمەلگا دەرجێ بکە بۆچی ئەو تەفەکوورە هەیە دەنێو کار بەدەستانی کۆماری ئیسلامیدا ئەگەر دەوڵەت وەکو چوارچەوە وەکو قانونی ئەساسی ناو لێ بکەن ئێماڵێن دەوڵەت ینی قدرەت ینی دەسەڵات بۆ یەکۆ قدرەت و دەسەڵات بمێنێ زاگۆنێک هەیە مەفادات و مەفرەداتێک هەیە بەپێ ئەو یاسانامە کۆمەڵگا توانێ پەیڕەوی بکە باشە جگە لەوە تۆ ئینکارەکریت تۆ ئاسمیلە ئەکریت بۆ یەکۆ دەوڵەت بتوانێت ئەو قانونانە داڕێژێت و هەر ڕۆژ ئادابتیان بکە هەر ڕۆژ فعالیان بکەدە و کۆمەڵگا مەجبوری ئەو یاساگەلە ئەکات و با خەڵکی کورد ئێمە ئەوە لە خۆمان بپرسین دەوڵەت بۆ ئەبێت تەعین کونەندەی ژیانی ئێمە بێ بۆ ئێمە چۆن بڵێم تەعین تەکلیف بکە بۆ ئەوێ بڵێ تۆ دەروەی ئەو قانونە ناتوانانی بجوڵی ناتوانانی حرەکەت بکەین ناتوانانی قسە بکەین ناتوانانی ژیان بکەین ناتوانانی چوزانم جل بپۆشی بەپێ پێداویستەکانی من بەپێ تعریفی من تو ئەبێ ژیان بکەیت ئەو خەڵکی کوردیش باش زانێت خەڵکی ئێرانیش باشە زانێت دەوڵەتیش باش زانێت بۆیە دە مەسەلەی فەرهەنگیە وارد بووە لە هەموو شار و شارۆچکەکانی ڕۆژهەڵاتی کوردستان موسسە و ئەنیستیتۆیان هەیە بۆیە ئەیانەوێت ئەو فەرهەنگە بنیادینە بدزن مڵکی خۆیان بکەن ئەبێ زۆر وشار بینەوە لە مژارەدا بۆیە قانونی بۆ دادەنێت دەوڵەت قانونی بدان جگە لەوە کونسرتەکان ئەبێ بەپێ قانونەکانی فەرهەنگ و ئیرشاد بێ تۆ جیالەوە ناتوانانی بجۆڵی شعرێکی حماسی ئەبێت جوان بێن بیخونەوە ناوەڕۆکەکەی چییە مەجبوری هونەر
لە ئێران مەجبوری شتی لەفافە بووە لە لەفافەوە شتەکان ئەڵێن چاو لێن ئەگەر شتەکان لە لەفافەوە بدرێت و لە پشت پەردەوە ئیماژی خۆ بدەی ماساژی خۆ بدەی ئەبێمان هوەر ئازاد نامێنێ هوەر ئەسیرە لە ئێراندا ئەسەن مەقولێ هوەر شتێکی ئازادە سەربەلایانی هیچ حیزبێک سەربەلایانی هیچ دەوڵەتێک نییە هوەر ئازادە هەروتم ژیانێکی سەحراویەکە لەوێدا ئازادی هەیە عشق بە ژیان هەیە عشق بە خۆشەویستی هەیە فقط مع لەسەف لە ئێراندا سەلبی ئەو شتان هەیە سەلبی ئازادیە لەبەرەوەی زیندانەکان پڕن لە مرۆڤی سیاسی پڕن لە مرۆڤی ئازادی خواستکە پێیان خۆشە ئازادی و ئازادی سروشت ئازادی ئۆکۆلۆژیک ئازادی مرۆڤایەتی ماساژیان ئەوەیە کومەلگاش ئەوەی ئەوێ ئەو دڵنەگەرانی ئەیا ئەو دەغدەغی ئێوە کاتانەوەکو کەسێکی هونەرمەوەکو کەسێکی کولتوری بە شێوەیەکی دیکە کۆمار ئیسلامیش هەیەی مەسەلەن بۆ نمونە ڕابەری کۆمار ئیسلامی بەردەوام لە قسەکانی خۆیدا دەڵێت شەڕی کولتوری دژی ئەمە هەیە دەڵێن لە ڕۆژ ئاوارە شەڕی کولتوری هەیە هەری دوای ئێوەش ئاگاتان لێبوو باز لە بڵین سەنەدی 2030 یونیسف دەکات کە دەڵێ ئێمە بە هیچ شێوازێک قبول ناکەین سیستەمی ئامۆزشی پەروەردەی ئێمە لە نێو ڕۆژ ئاوادا بکردێ بەردەوام بە گەنجەکان دەڵێ بە خەڵک دڵ دەڵێ شەڕی کولتوری لەلای ئێمە هەیە تا چەندە ئێوە ئەو تەهدیدە لەلایەن ڕۆژ ئاوەوە بەسەر خودی ئێراندا دەبین ئەوە چەندە ڕاستە ئەلبەتە ئەویش لەبیر ناکەین ئێران تا ئاستێک دش بە تەهاجمی فەرەنگی کە لە ئەوروپاوە دێ بۆ ڕۆژەڵاتی ناوین تۆزە خۆی پاراسی و ئەمە بمانەوێ ئەمە واقعیەتێک بە قبوڵی کەن جا ئەمە بۆ خەڵک ئەمێ ئاسی ژێرتریش چاوی لەکەن یەک دەوڵەتەیە یەک ئەبەر قودرە دەگایکە دەوڵەتانی دەروان ئەوروپان ئەمپریالیزمە یا بڵێن سەرمایەداریەکە ئیسا ڕۆژانە ئەبینی و ڕۆژانە هەر کەس ئەبین و حیسیانەکە جا ئەمە ئەبێت دوو جار ئاسمیلاسیون ئەگەر وەکو کوردێک وەکو مرۆڤێکی خەڵکیکی ئێرانی وسن چاوی لێکن دەبێت دوو جار ئاسمیلیسون دەبێت دوو جار هێرشی فەرهەنگی یەک هێرشی فەرهەنگی کە دەوڵەت بۆ خۆی تۆ قبوڵ ناکە و هێرشی گەورەتر کە مۆدێرنیزم ئەیهێنێت و پەیڕەویەکە ئەبێت دوو جار هێرش بۆ منی کورد دەبێت دوو جار هێرش لەبەرەوێت ئەم جارتن ئایدی خۆم نیم دەمە دوو شخصیت دوو کارکتری جیاواز کارکترێکە تەمسیلی مۆدێرنیزمەکە و مۆدێرنیزمی کە ئێران پێڕەویەکە بە پێ شریعەتەکان و بە پێ مەزاهیب خۆ بە پێ قانون ئەساسی خۆی کە و دایان نابێت شتی ئەساسی و شتی کولی شتی ڕاست ئەوەیە کە منی کورد ئەبێ ئەوانە باش بناسم ئەو تەهاجمی فەرهەنگیەکە لە دەرەوەتێ وەکو ئەوروپا وەکو مۆدێرنیزم بەسەر منادەسێ پێ و ئەو شتانێک کە دەوڵەت لە ناو خۆوە وەکو شەڕی داخلی لەسەر منی دادەسەپێنێ ئەبێ منیش لەو بارەدا هوشیار بم ئەگە من لەوێدا گیر بکەم کە دوو جال هێرش لە من تێ ئەبێ ئەمجار من بۆ خۆم بم ئەبێ خۆم بجوڵم لە بنەڕەت ئەبێ دەست پێکەی پێش لە باڵێن هجومی غەرب گرتن ئەویش بۆ خۆی مەبحەسێکی جیاوازە و شەڕێکی داخلی کە ئێران وەکو شەڕی فەرەنگی پێناسەیەەکە ئەبێ دیسان هوشیار بینەوە لە مژارەکە وتم پێشتر ئەو شەڕانە و بەقۆڵ بەرگیری لەو شتانە خودی کۆمەلگاکەیە خودی کۆمەلگاکە ئەبێ هەست بەوە بکە کە ئەبێ هوشیار بێت ئەبێ هەست لە ئەبێ ببێتە پارێزوانێ ئەو میراتەی تاریخی کە هەیەی وەکو ڕەسەنایەتی وەکو ئۆرژیناڵیتە بوون وەکو خۆبوون لەو مژارە داتوانم بەرزازمان باس و لە ئەو تەحلیل یا مەترسیانەی سەر کولتور کرد بێگومان زمان ناسانی ئەو کەسانی کە شارەزان پسپۆرن دەستێکیان لەناو ئاگر و ئاوی کولتوردا هەیە باز لەوەی دەکەن دەڵێن مادام کە زمان یەکێک لە پێکهاتەوە ڕەهەندەکانی خودی کولتورە طبعا دەبێت بپارێزرێت بۆ دەڵێن ئەو کەسێکی ئەو داگیرکەران یا نظامی سوڵتا کە دەیان هەیە وڵاتێک داگیرکردن دەستپێک لەسەر زبانیوی کار دەکرد وەکو گەلی کورد وەکو گەلانی ئێرانیش ئەو داگیرکەریە سەر زمان چۆن پێناسە دەکەن ئایا بەڕاستی هیندێک هەرێم باز دەکەن دەڵێن ئەو زمانە تواوەتەوە ئێوە باسی ئاسیمیلاسیۆنیزم کرد تواوەتەوە لە بیریان چۆتەوە ئایا بەڕاستی ئەوە تەنیا ئیشە حکوومەت ئەو کار دەکە یا خودی گەلیش خەمسار نسبەت بە ئەوانە یعنی باوەڕ ناکەم کە گەل خەمسار بێ ئەلبەتە
وتم تهاجمێک هەیە هێرشێکی فەرهەنگی هەیە و یەک لە ڕیشە ئەساسیەکانی زمانە هەر کەسە زانێت زمان بۆ هەر کەسێک بۆ هەر ملەتێک خاوەن گرنگی و ئەرزشێکی تایبەتە تۆ ناتوانانی بێ زمان خۆت ئیفادە بکەیت تۆ ناتوانانی بێ زمان باس لە هویەتی خۆت بکەیت باس لە هویەتی ئیجتیماعی بکەیت باس لە ناسنامەی فەرهەنگی و چاندی هەڵسان و دانیشتنی خۆت بکەیت باس لە ژیان و جغڕافیا بکەیت زمان گرنگە ئەڵبەتە گرنگە و لەوێدا لەو باوەڕدا نیم لەو بڕوایدا نیم کە هیچ کەس هەستێ بڵێ من زمانی بێگانە بۆم گرنگترە ئەلیتە ئەڵبەتە ئەویش لەبیر نەکەن بەهۆی هجومی گشتی هێرشی واخڵ ئاسیمیلاسیۆنی کە لە حتا لە نمونەی باکووریش بدەین چون سەردەمانێک کوردی قسەکردن لەوێدا هەر کەس بە ئاری دەیزانی ئێستش لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر هندێک تۆزێک باش بووە لە هندێک شاردا متەئەسفانە جارناجار لە زمانی دایکی دووری ئەکرێت ئەوە زۆر خەتەرە مەترسیدارە ئەمجار دەبێت تۆ پێناسێکی جیاوازی بۆ بکەیت ئەگەر منی کورد هەستم بە لە زمانی خۆم دووری بکەم و حاشای لێ بکەم هەمجار شتێک لە من نامێنێ ئێتر بۆچی ئاسم بڵێم بۆچی ئەسڵ ئاعترازم هەبێ نسبەت بە دەوڵەت چون بوومەتە بەشێکی گەورە لە لەشی دەوڵەتی لە بەدەنێ دەوڵەتی زمانێک تۆ ئەتوانی باس لە هویەت بکەیت کە زمانەکەت بپارێزراوی زمانەکە بپارێزی ئەدەبیاکەت بپارێزی مێتۆلۆژیەکەت ئەفسانەکەت داستانەکانت ڕازەکانی ژیان دەبێت بپارێزرێت زمان گرنگە بێگومان ئەرزشێکی کومەڵگاییە دەبێت لەبیر نەکەن هەر لەو مژارەدا باس لەوەی کرد لە هندێک هەرێمان دەبینی ئەوە وەکو زمانی سەردەست زاڵ بووە یا ئەوەیەکە خودی ئەو خەڵکە دەبینی بەو زمانی قسان دەکەن گەلۆ ینی ئەوە کلاسە یا بڵێ ئەوەیە سەقافەت و ڕۆشنبیریە تۆ بە زمانی ئەمە ناڵێن بێگانە بە زمانی ناوەند قسان بکەی یا ئەوەی کە باشە بۆچی دەبی وا بێت ئەمرازی و پاراستنە چۆنە چۆن دەبێت ئەو خەڵکە خاوەن لە زمانی خۆیان دەرکەن چۆن دەبێت خەڵکی هەورامی کە چوو بۆ ناوەند بە زمانی خۆی قسە بکات چۆن دەبێت خەڵکی کرمانج کە هەستا چوو بۆ شوێنێکی تر بە زمانی خۆی قسە بکات چۆن دەبێت خەڵکی موکریان و خەڵکی هەردەڵان بە شێوازی زمانی خۆیان قسە بکەن ئەو تێگەیشتنە چۆن دەکردرێ فەرهەنگی کوردی لەکوێ زەربەی خوارد پێت وابێ لە زمانی زەربەی خواردکە ژیان بووە سیاسی بوو بە دەوڵەتی موسیقیمان چووە دەربار حرەم سەرا زمانەکەشمان بووە زمانی جارناجار دەرباری بۆیە مەسەڵەن هەندێک جارە لە زمانێکەوەمان حاشاکەین ڕوو ئەەکەین لێ فەراری لێ ئەەکەین هەڵدەین لێ وەیەکو زمانێکی سەردەستەیە تەک هەیە تەک زمان هەیە لە فەلسەفەی ئێمەدا لە فەلسەفەی و حرەکەتدا تەکبوون نییە ئەگەر تەکبوون بێ بێگومان کۆمەلگاکە بەرەو تەکبوونی شەچێ حەزی لە ئێلیت بوونە حەزی لە زمانی سەردەستە ئەبێ نابێ وابێ ئەمانە کێشن ئەوانە معزەڵن دەغدغەی منی کورد فەردێکی کورد نابێ ئێلیت بوون بێ نابێ موسیقیمان حرام سەرایی بێ نابێ دەرباری بێ نابێ سەرایی بێ سەراین دەوڵەتانە هین ئێلیتێکی تایبەتە هین چینێکی تایبەتەکە تەنیا ئەو چینە ئیفادە دەکا ها ئێمە بین تەیفی کۆمەلگات جیاوازی دەوڵەمەندەکانی کۆمەلگا ببینین ئەگەر من هەستم بە زمانەکەی خۆم هەڵدێم و حاشای لێ بکەم ڕووی لێ بکەم و زمانی سەردەست و ئەلیت هەڵبژێرم هیچ واتەیەکی ژیانی تۆ نامێنێ هیچ معنای نییە کە تۆ بڵێ من هویەتێکمەیە ناسنامەیەکی فەرهەنگی و چاندیم هەیە ئەگەر لەوێدا باش پێناسەیەکی ڕاستی لەوەی نەکەن بێگومان تووشی کێشە بین تووشی کێشە ڕەوانیە بین ژیانمان بەرەو نەخۆشبوو نەچێ فەرد نەخۆشەکەوێ دەغدغەکانی جیاواسر دەبن متالەباتی جیاواسر دەبن ئەوجار ناتوانێت باس لە ماف بکە مافی سروشتی خۆی بکە چون ئەسڵ نازانێت مافی سروشتی خۆی چییە ون بووە لەوێدا ئامڕازەکانی نازانێت پێناسەکەی نازانێت چون شتێک هەیە قانونێکەیە تەعریفێکەیە کە بۆی دانراوە جگا لەو تاریفانە جدا لەو سەردەستبوونە شتێکتر نابینێ ینی کەنارەکان نابینێ جوانیەکانی ژیان نابینێ دەرفەتم پێ بدەن هندێک بین باسی تایبەت باسی هونەر و هونەرمەندان بکەین لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هونەرمەندان بۆ ئەوی هەم بۆ بژیوی ژیانی خۆیان هەم بۆی کە بەرهەمی خۆیان پێشکەش بکەن دەبێژن
دەناو ئێراندا ئاستەنگی زۆرە لەبەر ئەوەی کۆچ بەردەبن دەچنە هەندەران هندێکی هاتوونە باشووری کوردستان بۆی کە بەرهەمی خۆیان پێشکەش بکەن ئەو جموجۆڵ و ئەو ترافیکە هاتوچۆی کولتوری چۆن پێناسە دەکەن ئایا ئەوە بۆشایەک دروست ناکە بۆ نمونە لەناو ڕۆژهەڵاتی کوردستاندا کە کارێکی بەهێز و بەپێزی هونەری نەبێت یا ئەوەی کە ئەو تێکەڵای هونەرێ دەتوانێت خودی هونەر دەوڵەمەند بکات. جا دوو فاکتۆر هەیە بۆ پرستا فاکتۆرێک کە ڕۆژهەڵاتی ناوین ئێران و خەڵکی ڕۆژهەڵاتی ناوین ئەتوانێت هەموو بەقۆڵ داخوازیەکانی خۆی لەوێ ببینێتەوە و نا شتێک ترش هەیە فاکتۆرێکی تر هەیە ئەوروپا هەیە ئەحساسەکە ئەو هونەرمەندە یا ئەو کەسانە کە کاروباری ڕووناکبیری فەرهەنگیەکەن ئەحساسەکەن کە ئەو شتانێکەوە پێ ئێرزا بێ و ئەی هەوێ بیانبینێ لە ئەوروپا یان بینێتەوە چون لە ڕۆژهەڵاتی ناوین ئەو مافە وەکو مافی ئازادی سەلب کراوێتتر ئەمە واقعیەتێ بە هەر کەس بزانێ چون لە ڕۆژهەڵاتی ناوین دەژین و زۆربەی مافە سروشتەکان ینی چۆن بن پێەکرێن و لە نەتیجەدا ئەو کەسانە خۆیان لە ئەوروپا بینەوە و متەئەسفانە دوای ڕۆتێک دوای پرۆسەیەک دەمێت دەچنە ئەوروپا دەبینن ئەو شتێکەوە لە ڕۆحیەتێکی ئینسانی شەرقیدا هەیە و ئەهەوێ ببینیتەوە متەئەسفانە لە ئەوروپا نابینێتەوە چون ژیانی ئەوروپا لەگەڵ ژیانی ڕۆژهەڵاتیین و مرۆڤی شەرقی ناگونجێ ناڵێ من لە ئەوروپا شتە معنەوی شتی معنەوی نییە نا من ئەوە ناڵێم فقط ئەو شتە معنەویانە کە بەڕاستی وەکو ژیان وەکو هونەر وەکو ڕاستیەکان وەکو واقعیەت وەکو شعر وەکو ئەدەبیات لە ڕۆژهەڵاتی ناوین هەیە ئەلبەتە بە تەفاوتێکی یەکجار لە ئەوروپاش ناڵێم نییە هەیە فقط لەگەڵ ڕۆحیەتی ئێمە ناگونجێ ناتوانین لەگەڵ ڕابین بۆیەوە دەغدغەکانە لەوێ دەغدغەکان متالبەتەکان لەوێ زۆر کەمە بی تۆ ناتوانی ببیتە ئینسانێکی غەربی دەبی زێنیەتێکی ئۆریانتال لەوێدا جیالەوە نییە یا وەکو ئەوان بی بەشداری مۆدرنیزم بی و کار بۆ ئەوان بکەیت و جیالەوە نابێ یان تۆ لە ڕۆژهەڵاتی ناوین لە ئێراندا ئیشی بکەیت شەڕی بۆ بکەیت ئێمەش مەجبورین شەڕی بۆ بکەین خەڵکی کورد مەجبورە شەڕی بۆ بکەن هونەرمەندان ئەبێ شەڕی بۆ بکەن ئەگەر شەڕ نەکەی شەڕ بۆ ئازادی نەکەن وەڵڵاهی دەوڵەت ناڵێ فەرموو ئەوە مافەکەت هونەرمەندان هەر کەس ئەبێ لەو مژارەدا بجوڵن لە بواری فەرهەنگیدا لە بواری هونەریدا جوڵە بکەن چون خەڵکمان هەیە شارمان هەیە گوندمان هەیە شتە ڕەسەنەکانمان لێرەن هەڵقە بە ئەرزەکانی میراتی تاریخیمان لە ڕۆژهەڵاتی ناوینن لە ئێرانن لە ڕۆژهەڵاتی کوردستان شتە ڕەسەنەکان لەوێن ئەبێ لێکۆڵین بکەین تۆزی گرتووە تۆزەکە وەلانێن شتە ڕەسەنەکان دەرخین و پەرەیان پێ بدەین بێگومان بە دڵنیاوە ئاڵێم ئەگەر ئیشی وە بکەی شتی زۆر گرانبەها و بە قیمەت لێ دەردەکەوێت برز ئارمانج زۆرمان دەرفەت نەماوە دیارە حەز دەکەین ئەو بەرنامە بەردەوام پێشکەش بکردێ ینی هەوادار و هۆگری تایبەتی خۆ هەیە لەسەر بە تایبەت لەسەر کولتور وەک پرسی دوایی دەڵم ئێ وەکو کۆدار لە ماوەی ڕابردوودا بە تایبەت دوای هەڵبژاردنەکانیش نەخشەڕەیەک ودا بوو نەخشەڕێیدا باس و لە هیندێک کۆمیسیۆن کردو و کۆمیسیۆنی کولتوری یا چاند و فەرهەنگیش یەک لەو ئەوانە بوو پرسیار ئاوە دەتوان باز بکردێ کارکرد یا شێوازی بڵین ڕێکاری ئەو کۆمیسیۆنی فەرهەنگی چۆن دەکرێت دەنێو کۆمەڵگایەک دەکەوە باسو کرد بەستەیە گیراوە زیندانی تێدا هەیە کۆت و زنجیری تێدا هەیە چۆن دەکردێ ئەو کۆمیسیۆنە فەرهەنگی کار تێدا بکرێ مخاتەبی ئێوە کێیە بێگومان لە نظامێکی کۆنفەدرالیزمدا وەکو مدلێکە ڕێبەر ئاپۆ دەیانەوە پێشکەشی دنیا و ڕۆژهەڵاتی ناوینی کردووە و هەرەوە لە ڕاستی ئەوەداگەلی کورد وەکو پێشەنگ بێگومان چۆن لە ڕۆژاوای کوردستان مرۆڤی بینێ ئەو مدلە پرۆسەیەکەم وەکو پرۆسەیە زانم تو بەجارێکدا بڵێ هاتوو ئەوجرە لەبەرت داکەنە ئەوجرە لەبەرکە زەحمەتە وتم شەڕیەوێ و بەشکی گەورە لەو شەڕە خودی خەڵکن تەنیا باڵێن کۆدار نییە کۆدار نظامێکی کۆنفەدرالیزمە کە لەوێدا مافە سروشتەکانی مرۆڤایەتی و خەڵکی کورد تایبەت بە ئێران پێناسەکراوە و بەشکی گەورە
خودی خەڵکەکەیە منی گەریلا یا منی کادری ئەو حرەکەتە پێشەنگی ئەو حرەکەتە ئەکەین مەجبورین بیکەین چون پێشەنگین فقط لە ئەساسدا لە جەوهرەدا ئەگەر پێناسەیەکی ڕاستی لێ بکەین خودی ئامە خودی دەوڵەتە کە ئەبێ باس لە ئازادی بکە باس لە نەزمێکی خاصی دموکراسی و دموکراتیک بوون بکات بە من ئەگەر خەڵک لەو مەسەلەدا ئاشنا بێ ئەتوانێ هەنگاوێکی باش بەرەو پێشەوە هەڵێنی. بەڵێ زۆر سپاس بەڕێز ئارمانج ئاری ئەندامی ئەنجومەنی ڕێوبەری کۆدار بۆی کە تا ئەو کاتە لە بەرنامەی گەڵێمە بوون. زۆر سپاس. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی فریدۆم زۆر سپاس بۆی کە تا ئەو کاتە لە بەرنامە لەگەڵ ئێمە بوون تا دیدارێکی دووبارە هەر شاد بن.